هەر هاوڵاتێکی بێدەسەڵات 1 مەتر زیادەڕۆیی بکاتە سەر مڵکی گشتی ڕاستەوخۆ شارەوانی دەکاتە سەری و دەیڕوخێنێت. بەڵام چەندین بازرگانی هەڵتۆقێوی پشت ئەستور بە حیزب و دەسەڵات زیادەڕۆیی و لادان لە مڵکی گشتی دەکەن و هیچ لایەنێکیش ناتوانێت بەریان پێ بگرێت. نووسراوێکی فەرمی بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی سلێمانیە ئاماژە بۆ پرۆژەی کوڕەوەزیرێکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەکات کە مۆڵەتی دروستکردنی ڕێستۆرانتی وەرگرتووە و لە ئێستادا بە نایاسایی کارکردنی پرۆژەکەی بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون گۆڕیوە. خۆی یاسای وەبەرهێنان گرفتی زۆرە. ئەگەر لە کاتی خۆیان پێش 15 ساڵ لەمەوە پێشکە دەرکراوە نزیکەی 15 ساڵێکەکە باش بوو بێ بۆ وهاندانی وەبەرهێنان، بەڵام لە دوای 3 ساڵ لە دوای 4 ساڵ لە دوای 5 ساڵ دەرکەوتەم یاسایە بەڕاستی ئەو ئامانجە ناهێنێتە دی کە بۆی دەرکراوە. یاساکە بۆ ئەوە بوو وەبەرهێنی بیانی ڕابکێشێت، بێت لە ناو خۆیان وەبەرهێنان بکە، سەرمایە گوزاری بکە و پەرەپێدان هەبێ لە کەرتی گەشت و گوزار لە کشت و کاڵی لە پیشەسازی. بەڵام هەموو یاساکە هاتە سەرەوەی کە وەبەرهێنی ناوخۆی بە زەوی حکومەت بە پارەی حکوومەت بە پارەی ئەم میلەتە و بەلادانوێکی زۆر لە مواسەفات و تایبەتمەندێتی و کوالیتی پرۆژە نیشتەجێبوون بکەن. ئەم پرۆژە نیشتەجێبوونانش کە زەویان بە نیمچە بەلاژە درێتێ و بەشێکی زۆریشان لە ڕابردووە پارەیان لە حکومەتیش وەرگرتووە بە ناوی قەرزەوە، نەوەکو نەبووە هۆیەوەی کرێنشینی کەم کاتەوە بگرە بە پێچەوانەوە. ئەوانەی خانوویەکیان هەبوو دەوڵەمەندنیا پارەیان هەبوونە دوان و یاخود زۆرێکیان هەر عەرەبەی کڕن ئەسڵەن کورد هەرلی سوودمەند نییە. ئەگەر تەنانەت یاساکە لە کاتی خۆیان باش بوو بێ کاتە جێبەجەیەکی دەرکەوت یاسایەکی خراپە، بەڵام حکوومەت و لایەنەکانی دەسەڵات نیانویست دەم یاسای هەموار بکەنەوە. بۆچی؟ بۆ لەبەرەوەی خۆیان سوودمەندی یەکەمن لە خراپی ئەم یاسایە. یاساناسێک دەڵێت یاسای وەبەرهێنان کە دەواازەیەکی گەندەڵیە هۆکاری دروستبوونی ئەم دۆخە نایاساییەیە لە هەرێمی کوردستان و پێویستە هاوڵاتیان پارەکانیان نەخەنە پرۆژەیەکەوە کە چارەنووسێکی نادیار چاوەڕێی دەکات. سیدا پرسەکانی تەواوی وەبەرهێنەران لە هەرێمی کوردستانە سناو سێکتەرێکەوە یاسای ژمارە 4 ساڵی 2006 کە پێوترێت دایکی یاسا گەندەڵەکان لە هەرێمی کوردستان، واتە ئەو بۆشاییە گەورەی کە دروست بوو لە مەجای فەسادی ماڵی و گەندەڵیکردنە ئەم یاسایە دەواازەیەکی باش بوو. کۆمەڵێ دەوڵەمەنی سەیری هەڵتۆقان بەداخەوە یاساکە بۆەوە بوو کە پرسی وەبەرهێنان و بەتایبەت فۆرمی وەبەرهێنان زیاتر یەکەی نیشتەجێبوونی بەخۆوە بینیە، نەمان بینی وەبەرهێنان لە شتێکی ترا بکرێت کە وەبەرهێنان لە زۆر بواری تریشا ئینسان ئەتوانێت بیرۆکە و مێشک و پارەی خۆی وەبەر بخانە خێر هەمووی کرا بە زەوی بەلاش و یەکەی نیشتەجێبوون و ساغکردنەوەی بەسەر هاوڵاتیان بەو هەموو گەندەڵیانی کە کرا. باوەڕم وایە مادەی 8 لە یاساکە باسی پابەندیەکانی کەسی وەبەرهێنەکە وەبەرهێنە بێ باش لە ڕووی ژینگەیی و ماڵی و تەنانەت سەقامگیری داراییەوە ئەم پرسەی بە چاکی یەکلا بکاتەوە بە چاکی بینوسێەوە بۆی بەشدارەکانی بتوانن متمانەی یاسایی پێ بکەن. باوەڕم وایە بەشێکی باشی ئەو یەکانەی کە لەم دوایانە دروست بوون ئەو متمانە قوڵان نییە بەتایبەت لە ڕووی یاساییەوە، گەرچی یاساکە زۆر کورت ئەوەی باس کردووە ڕێنمایە داراییەکان بەپێی ناوچەکانی زۆنەکان ڕاستەکەی بڵێن، چونکە هەر زۆنێکیان مۆڵەتی خۆی هەیە و تەنانەت کڕینەوەی مۆڵەت و کڕینەوەی زۆرێک لەو پرسانە هەیە کە بەتایبەت چۆتە ناو خانەیەکەوە ئێستا بەداخەوە بەشێکیانەوەی پێدەوترێت سپیکردنەوەی پارە. سپیکردنەوەی پارە دەرفەتەکانی لەم ناوچەیە بەشێکی چێتە بوارەکانی ئەوەی پێدەوترێ وەبەرهێنان و یەکەی نیشتەجێبوون، بەشێکیان پێوترێ کەرتی گەشتیاری و کەڵینان تاوەرس پرۆژەیەکی نوێیە لەسەر زەویەکی نایابی باکووری سلێمانی، یەکێکە لەو پرۆژە نیشتەجێبوونانەی کە بە پێچەوانەی نووسراوێکی وەبەرهێنانی سلێمانی کە بە نایاسایی داناوە لە کارەکانی بەردەوامە و دەست بە فرۆشتنی یەکەکانیشی کراوە. لای خۆیەوە وەبەرهێنانی سلێمانی تایبەت بە پەیام ئەوەی دووپات کردەوە ئەوان بە هیچ جۆرێک ڕێگە بە تەواوکردنی ئەو پرۆژەیە نادەن دوای ئەوەی ڕەگەزەکەی لە ڕێستۆرانتەوە بۆ نیشتەجێبوون گۆڕاوە.